سەبارەت بە کێشەی جوتیارانە لەسەر هەناردەکردنی یاخود هاوردەکردنی بەو بەرهەمانی کە لە ئێستادا هاوکاتە یاخود هاوشانە لەگەڵ بەرهەمە خۆماڵەکان لەگەڵ کۆمەڵێک کێشە و گیرە گرفتی دیکەی جوتیاران کە هاوکات لە پێنجێنیشدا ژمارەی بەرچاو لە جوتیارەکان گربوونەوەیان ئەنجامدا سەبارەت بە هاوردەکردنی بەشێک لە بەرهەمە ئەو بەرهەمانی کە لە ئێرانەوە هاوردە دەکرێت و داوای وەستاندری دەکەن بۆ ئەوی کە بەرهەمە ناوخۆیەکان ساغ بێتەوە. ئەمان و چەند کێشە و گیرگرفتێکی دیکە ئەمڕۆ هاوکات لەگەڵ بەڕێز جوتیار خالید جێگیری گشتی کشتتوکاڵی سلێمانی تاوتۆ دەکەین. کاک جوتیار سڵاو لێ بێتم کاتت باش. بەسەرتا لەوە دەست پێ بکەین بزانین کێشەی جوتیاران بە دیاریکراوی لە ئێستادا چییە؟ بڵێ بانیتان باش ئاشکرایە کە لە ئێستادا بە حکمی ئەوەی کە وەرزی هاوینە لە پارێزگای سلێمانی و بە شێوەیەکی تایبەت بۆ بەگشتی لە هەرێمی کوردستان چاندنی بەربوومی هاوینە و سەوزەمەنیەکان یەکێکە لە کارە گرنگەکانی جوتیاران و ئێمە ئازانین کە لە ستوری پارێزگای سلێمانی دوو ناوچەمان هەیە کە تێدا بەربوومی سەوزی تێدا بەرهەمە هێنرێت کە ناوچەی بازیان و ناوچەی پێنجوێنە. ناوچەی بازیان لە نزیکەی تقریباً 23,000 خانی پلاستیکی تێدایە کە ئەتوانین بڵێن ئەو مەنتیقەیە بەردەوام لەم وەرزانەدا هەموو بەربوومە سەوزەمەنیەکانی وەکو بابەتی تەماتە و خەیار و باینجان و بیبەر و کولەک و ئەمانە بەرهەم ئەهێنن وە لە هەمان کاتیشان لە ناوچەکانی پێنجوێن لە کێڵگەکراوەیەکاندا جوتیارانمان بە هەمان شێوە هاوشانی بازیان لە کێڵگەی کراوەدا ئەو جۆرە بەرهەمانە بەئێرەمێنن وکو بەربوومی سەوزەمەنیەکانی کە ئیسا ئاماژەم پێەیە. لە ئێستادا ئەوەنی کە ئێمە بەدواندا چونمان کرد بێت خۆشببختانە بەربوومێکی زۆر باشمان هەیە و ئەتوانم بڵێم بەشێکی زۆرمان بەربوومەکانمان بەربوومێکی تەندروستە و جوتیاران پابندن بە ڕێنمایەکانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەوانێ بۆی کاو بتوانن بەربوومێکی ساغ و تەندروست بخانە بەردەستی هاوڵاتیان. بەڵێ کاک جوتیار شتێک هەیە بە ناوی ڕۆژمێڵی کشتتوکاڵی کە سەبارەت بە وەرزی پێگەیشتنی بەربوومەکانی جوتیارانە تا چەندێک هەوڵ دراوە کار بە ڕۆژمێری کشتتوکاڵی بکرێت؟ بڵێ ئێمە ساڵانە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو لژنەیەکی پسپۆری هەیە کە ساڵانە ئەرچیەکی یەکێ لە ئەرکەکانی ئەوەیە کە کاری ئەوەیە کە ڕۆژمێری کشتتوکاڵی دابرێت و ئەو بەربوومانەی کە لە کاتی خۆیان لەناو هەرێمی کوردستانە بەگشتی بەرهەم ئەهێنرێن ئەو بەربوومانە لەلایەن وەزارەتی کشتتوکاڵەوانێ یا باجی ئەخرێتە سەر یاخۆ قەدەغا ئەکرێت بۆی کەوا بتوانین ئێمە ئەو بەربوومانی ناوخۆ بتوانین کەوا لەلایەن جوتیارەکانەوە کە بەرهەم ئەهێنرێت ساغ بکرێت و ناو بازارەکانی خۆمانە بۆیە ڕۆژمێری کشتتوکاڵی چەکن لە هەرێک گارە گرنگەکانی وەزارەتی کشتتوکاڵ بۆ پاراستنی بەربوومی جوتیارانی ناوخۆ. کاک جوتیار کار بە ڕۆژمێری کشتتوکاڵی ئەکرێت تا چەندێک جوتیار زەرمەند دەبن لە کاتی پێگەیشتنی بەرهەمەکانیاندا بۆ لە کاتی پێگەیشتنی بەرهەمەکانیاندا دەبێت بەرهەمەکان ساغ بکرێنەوە دەبێت بە بازار بکرێن دەبێت بفرۆشرێت تا چەندێک کار بە ڕۆژمێری کشتتوکاڵی دەکرێت و تا چەندێکی جوتیار لە کاتی پێگەیشتنی بەرهەمەکانیاندا زەرمەند دەبن. وەکو ئاماژەم پێیاوە ئێمە لەو کاتی کە ڕۆژمێری کشتتوکاڵی دەرەچێت و لە کاتی بڵین تەوقیتی بەرەمهێنانی بەربوومە کشتتوکاڵەکاندا ڕۆژمێری کشتتوکاڵی بە تەواوەتی جێبەجێ دەکرێت و لەلایەن خاڵەستوریەکانەوانێ و لەلایەن کەرەنتینەکانمانەوانێ کاتێک کە باش ئەخرێتە سەر هەر بەربوومیی کشتتوکاڵی یاخۆت ڕێگە لە ڕێگە نادرێت بە هاوردەکردنی هەش بەربوومیی کشتتوکاڵی لە ڕێگەی کەرەنتینەکانی کشتتوکاڵیەوە لە خاڵەستوریەکانەوانێ نەیاڵن بە هیچ شێوەیەکیش بەربوومێک داخڵ ببێت ئەمە خۆی بۆ خۆی وەکو ئاماژەم پێ پاراستنی بەربوومی جوتیارانە و جوتیار تقریبان بڵێم جوتیارانیش خۆیان لە کاتی بەرهەمهێنانی بەربوومەکانیانە ئەزانن خۆیان ئەو بەرچاڕوونیان هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵ لەو کاتەیە بۆ پاڵپشتیکردنی بەرەبوومەکانیان و بۆی کەوا بتوانین بە بازاری بکەین لە ناوخۆی هەرێمی کوردستانە ئەو کار بۆ ڕۆژمێرە دەکەن. کاک جوتیار خۆ پیشاندانەکەی پێنجوێن ئەوی جوتیارەکان بۆ ئەو بووکە دەیانوت حکوومەت ڕێگە ئەدات لەم وەرزەدا هەندێک بەروبووم لە ئێرانەوە بێتە ناوخۆی هەرێمی کوردستانەوە کە ئەمە دەبێتە هۆی زەرەر دەبێتە هۆی زیان بە بەرهەمەکانی ئەوان کە هاتنی ئەو بەرهەمانەی ئێران ڕێگە بەستاکردنی بەرهەمەکانی ئەمان نادات. وەزارەتی کشتتوکاڵی عراقی بە نووساویان ژمارە 1970 لە 2023 نووساوێکیان ئاراستە کردووە بۆ ئەنجومەنی وەزیران و بۆ لایەنە پەیوەنددارەکانی خۆیان کە ڕێگە بکەن بند بە هاوردەکردنی تەماتە و خەیار و باینجان و کولەکە و شووتی و کاڵک و بامی ئۆمانە لە ئێرانەوانەیە و لە هەمان کاتە لە نووساوەکەشیانە هاتووە کە
بە هیچ شێوەیەک ڕێگەنیان بە بەروبوومەکانی هەرێمی کوردستان داخڵی ناو سنوورەکانی ناوەڕاست و باشووری عێراق بێت بەڵام هەتام دقیقی خەمە قسە لەگە جەنابتانە ئەەکەم بۆ بەرچاوڕوونی برا جوتیارەکانمان خۆشبەختانە هەتا ئەم کاتە ئەو بڕیارە جێبەجێ نەکراوە و هیچ جۆرە بەروبوومێک لە ئێرانەوە هاوردە نەکراوە تا کاک جوتیار خۆبشاندانی جوتیارەکان بۆ چییە کە هێشتا بەرهەمەکە نەهاتۆتە ناوخۆی هەرێمی کوردستانەوە ئەمەی کە لە پێنجۆن ڕوویاوە تەنها ناڕزایەتێکە لەسەر ئەو بڕیاری کە دەرچۆ لەلایەن بەغاوانەیە بەڵێن جێبەجێ نەکراوە و ئیساکە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو لەگەر لە ڕێگەی خودی جەنابی وەزیرەوانێ وەستیمێشی تایبەتەوانەیە کەوتونتە سەرخەت و پەیوەندەکانیان لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی عێراقیە کردووە بۆی کە ئەم نووسراوە نەکرێت یاخود بۆ نمونە هەرێمی کوردستان بەدەر بکرێت لەوەی کەوا مەسەن بتوانێت بەروبوومەکانیان بەر هاوردی بڵی هەناردی ناوەڕاست و باشووری عێراق بکرێت کاتەم خۆبشاندانە بۆ ئەوەیە کە بەرهەمی ناوخۆی هەرێم هەناردی ناوچەکانی دیکەی عێراق نەکرێت یاخود بۆ ئەوەیە کە بەرهەم لە دەرەوەی عێراقی شەو بێتە ناو هەرێمی کوردستان بەڵێ خۆی دوو لایەن هەیە ناڕزایەتێکە لەبەرەوەی ئێمە هەمومان بەانی ئەو بێ بزانین کە ئێمە لەم کاتەیە بەروبوومی سەوزەمانەکان بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی گەشتۆتە ئاسیێک کە ئێمە لە ناو خۆیدا ینی لە ڕادی پێویستی و پێداویستی هاوڵاتیان زیاترمان هەیە بۆیە هەناردی دەرەوە ناوەڕاست و باشووری عێراقیەکەی و یەکێک لە بازارەکانی کە بەڕاستی بۆ جوتیاران کە ئەمڕۆ هەیە وە جوتیاران دەتوان سودمەند بن لی بازاری ناوەڕاست و باشووری عێراقا لە کاتێکە ئەگەر حکوومەتی عێراقی ئەو ڕێگەیی کە لە بڵین باشوورەوانێ ڕێگەبا بۆی کە بەروبوومی سەوزەمانەکان لە ئێرانەوانێ داخلی ناو سنووری پارێزگای عێراق ببێت ئەمە بێتە هۆکاری ئەوەی کەەوە بەروبوومی جوتیاران لێرە نەچێتە ناوەڕاست و باشووری عێراق بەگومان ئەمە ژوای کە ینی ئەو جوتیار کە ناتوانێت بەروبوومەکەی ساڵکاتەوانێ و لە بازارە ناتوانێت بیفرۆشێت ئەبێتە زمانی زەرەر و دابەزاندی نرخ بەڵام وەکوتم هەتام دقیقەیە بڕیارەکە جێبەجێ نەکراوە قەرار وایە على ئاساس لە چەند ڕۆژێکی تران جێبەجێ بکرێت بەڵام وەزارەتی کشت و کاڵی هەرێمی کوردستان کەوتوتە سەرخەت و بە هەموو شەوێک هەوڵیاوە بۆی کەوا بتوانێت ئەم نووسراوە ڕابکرێت بۆ وەزارەتی کشت و کاڵی عێراقی کاری پێ نەکات. کاک جوتیار ئێستادا بەشێک لە جوتیارەکانە خۆ بەشێک لەو بەرهەمانەی کە چەندراوە وەرزی پێگەیشتنی بەروبوومەکانە ینی وەرزی ئەوەیە کە ئیتر بەروبوومەکان شوێنێکیان بۆ بدۆزرێتەوە بۆ بە بازارکردنیان ساغ بکرێنەوە کە بەرهەمێک بۆ جوتیارەکان بگەڕێنرێتەوە چی کراوە بۆ ئەوەی کە ئەم بەرهەمانە بە بازار بکرێت بەرهەمی جوتیارەکان بە بازار بکرێت وەکو ئەمەژم پێ ینی ئێمە بەدەل لەوەی کە مەسەلەن لە بازاری ناوخۆ کە هەیە بۆ جوتیاران بوو بە ئەسڵاحکردنەوەی بەروبوومەکانیان بازارێکتر هەیە بازاری ناوەڕاست و باشووری عێراق و بەدەل لەو بازارە ئێستا وەزارەتی کشت و کاڵ لە کارکردنێکی بەردەوامدا بۆی کە ئێمە بتوانین تەخەتی سنووری ناو عێراق بکەین بۆ دەروی وڵاتەوە بتوانینکەوە بەشێکی زۆر لە بەروبوومی جوتیاران بتوانین ئاشنایکەین بە دەروی وڵات بۆ نمونە ئێستا ئەنجومەنی وەزیران عەقدێکی کردووە لەگەڵ وڵاتی ئیماراتە بۆ هەناردەکردنی 10,000 تەن هەنار و لە هەمان کاتە عەقدێکی کردو بۆی کەوا بتوانێت هەنگبینی هەرێمی کوردستان هەناردی دەروی وڵات بکات و بە هەمان شێوە بۆ ترەیە یعنی ئەمانە خۆی بە خۆی جوڵاندنیەکە و هەروەها دۆزینەوەی بازارێکی ترە بەدەل لە بازاری هەرێمی کوردستان و بەدەل لە بازاری ناوەڕاست و باشووری عێراق کە ئەمانە هەمووی ئەبێ بە پاڵپشتێکی باش بۆ برا جوتیارەکانمان بۆی کەوا بتوانن سپێنێک کاڵەکانیان لە دەرەوەی هەرێمی کوردستان و دەرەوەی عێراق ساغکەنەوانەیە و هەم بۆ ناساندنی بەروبوومی کشت و کاڵی هەرێمی کوردستانە ئەوەی کە زۆر گرنگە لەسەر براجوتیارەکان بۆی کەوا بتوانین ئێمە ئەم ئەرکا بە شێوەیەکی ڕێک و پێک بەجێبێنین ئەوەی کەوا بتوانن بەروبوومەکانیان بەروبوومیشی تەندروست بێت و هەروەها لە ئاستی و لە کوالیتیەکە بێت کە لەسەر خواست و داواکاری ئەو وڵاتانە بێت کە ئێمە ئەمانەی هەناردیەکەین بۆیان چونکە ئەبێ ئەومە بیر نەچێتەوە کە هەموو ئەو وڵاتانی کە داوای بەروبوومی هەرێمی کوردستانەکان یەکێک لەو شتانی کە زۆر گرنگی پێدەن کوالیتیە و تەندروستی ئەو بەرهەمەیە کە تۆ بەرهەمی هێنی بۆ هاوڵاتیانەکانی لەبەرەوە لە ئێستاوانێ ئەوەی کە لەسەر براجوتیارەکانە ئەوەیە ئەوان بەروبوومیشی تەندروست بەرهەم بێنن و دوجار ئێمە ژووکو وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو ئەرچێکمان هەیە کە ئەرکەکە بتوانین بە بازارکردنی بۆیان بە بازارکەین بەدەل لە بازارکردنی ناوخۆ عێراق. بەڵێ کاک جوتیار ئەو وڵاتانە کامانن کە داوای بەرهەمی هەرێمی کوردستان دەکەن بەرهەمانیان تاقی کردوتەوە تا چۆنێک لی ڕازین بڵێ بەسەرن بۆ نمونە ئێستا وەکوتم هەرێمی کوردستان سەرقاڵی ئەوەیە کە
بتوانێت هەناردی ئیمارات بکات و ماوەیەک لەوە پێش بەڵێ بۆ چوت کۆمەڵێک لە پەتاتە نێنرا وهروەها بۆ وڵاتی بەریتانیا نێنراوە و بۆ وڵاتی بڵین هۆڵندا و ئەڵمانی ئەمانە لە ئێستا ئیش لەسەر ئەوانکرێت کە بتوانین بەروبوومی هەرێمی کوردستان وردە وردە بناسەین بۆ دەوڵەتە ئەوروپیانەش. بەڵێ کاک دووچار پار هەنار زۆر هەناردی دەرەوە ئەکرا ئەم ساڵ پێشبینی دەکرێت چ بەرهەمێک زۆرتر لە هەرێمی کوردستاندا کوالێتێکی باش بێت خواستی لەسەر بێت لەلایەن دەرەوە بتوانێت هەناردی بکەن. من لێت ناشارمەوە ئێمە ناتوانین بڵین هەموو بەروبوومەکانی خۆمان کەوەی کە لە هەناو هەرێمی کوردستانە بەرهەمهێنرێت بەبێ هیچ گیر و گرفتێک هەناردی دەری وڵاتەکە هەرێمی کوردستانیەکەین. نەخێر لە ئێستادا ئێمە بێت لەسەر ئەساسی بڵین ڕێککەوتنێک لەگەڵ ئەو وڵاتانی کە ئەمانەوێت بەروبوومەکانی خۆمانیان بۆ هەناردە بکەین ڕێککەوتنێک بکرێن لەگەڵیانە و لەسەر خواستی ئەوان و لەسەر ئەو بڕێک ئەوان بۆمان دیاریەکەن ئێمە بەرهەمی بێنین. یعنی ئەمە وەکو چۆنەڵی ئەمە هەنگاوێکی یەکەمە بۆی کە ئێمە بتوانین لەسەر خواستی وڵاتانی هاوردەکرا و ئێمە بتوانین بەروبوومەکانی جوتیانان بێ دەروی وڵات دوجار کە خۆی بەروبوومەکان ینی تعریف بوو لە وڵاتەکانە کامە بەروبوومێکی باشە لە ڕووی کوالیتیەوە بەروبوومێکی زۆر چاکە ئەو کاتێ ئێمە ئەتوانین جگەل لە هەنار و جگەل لە هەنگوێن و جگەل لە ترێ و جگەل لە پەتاتە ئەتوانین چەندین بەروبوومی تری هەرێمی کوردستان بنێنینە دەروی وڵات. کاک دووچار هەوڵێک هەبوو بۆ بە پیشەسازیکردنی بەرهەمە ناوخۆیەکان ئەو هەوڵە بەکوێ گەیشت بۆ تا ئێستا هیچ شتێک هیچ هەنگاوێکی پێویست بۆ بە پیشەسازیکردنی بەرهەمە ناوخۆیەکان دەنراوە. ئێمە لە ڕاستیە هەوڵ درراوە یعنی بەپێی من بەردەوام ئێمە ئاگادارین لەوەی کەەوە هەوڵی جدی ئەدری بۆی کەوا بتوانین بەشێک لە دۆزینەوەی بازار بۆ بەروبوومی جوتیاران بەدەل لەوەی کەەوە هەناردی ناوەڕاست و باشووری عراق بکرێت خودت بەدەل لەوەی کەوان هەناردی دەروی وڵات بکرێت بتوانین ئەمە لە ڕێگەی بە پیشەسازیکردنی بەروبوومی کشتتوکاڵی بتوانین کەوا بەروبوومەکانیان بۆ ساقینەوە بازاریان بۆ دۆزینەوەانەیە وەڵێ ئێستا دەتوان کەوا بڵێم ئێمە پەتاتی جوتیاران بە پیشەسازی کراوە لەلایەن یەک دوو کارگەوانێک کە بەروبوومی جبس بەرهەمەهێنن کە بڵین ڕێکەوتنییان لەگەڵ هەندێک لە جوتیاران کردووە کە بەرهەمەکانە لێکردنەوە ساڵانەوە بۆ ئەوەی کەوا بتوان و هەروەها ئێمە لە هەمان کاتە گەنممان هەیە کە دوو کۆمپانیا هەیە لە هەرێمی کوردستان کام دوو کۆمپانیایە بەروبوومی گەنمی جوتیاران ئەکردنەوانەیە واروە بەکاری هەن بۆ پیشەسازیکردن و چەندین کۆمپانیای بڵین شەریکات و کارگەی تر هەیە کەوا بەروبوومەکانی جوتیاران ساخ ئەکەنەوانەیە وکو بابەتی زەیتون کاتوان بیکەن بە ڕۆنی بڵین ڕۆنی لێ دەرەهێنن بەس شتی تر هەیە بەڵام ئەوەیە بڵین زۆر گەورە نەبوو و زۆر فراوان نەبووە بەڵام پێشبینی ئەەکەین ئینشاڵڵا لە ئایندەدا بەو پشتگیریکردنی کە وەزارەتی کشتتوکاڵیکا و ئەو بەرهێنانی کە ئەیانەوێت لە باری کشتتوکاڵدا و بەرهێنان بکەن و بتوانکەوە کارگە دروستکەن بۆ ئەوەی کەەوە بەروبوومی کشتتوکاڵی بگەێنە ئاستی بە پیشەسازیکردن ئینشاڵڵا لە ئایندەدا تەسەوەرەکەم ینی بەشێکی زۆری تر لە بەروبوومەکانمان بتوانین کەوا بە پیشەسازی بکەین. بەڵێ ئەکا دووتاوەکو دو پرسیار چۆن توانراوە یارمەتی دووتیارەکان بدرێت لە دابینکردنی پێداویستە کشتتوکاڵەکانیان. بڵێ ئێمە تا ساڵی 2009 تا ساڵی 2020 پرۆژەیەک هەبوو تەقدیمانەکە پرۆژەی ئاەتی زراعی بوو کە ئەمە پاڵپشتێکی باش بۆ جوتیارەکان کە سەباتمان ئەیانەیە واروها قڕکەری چیمەیەمان ئەیانەیە واروها بە بازارکردن کە دامی جوتیارانمان نەکرد بۆ گواستنی بەروبوومەکانیان بەڵام لە ئێستادا ئەو پرۆژەی وەستاوە بەڵام وەزارەتی کشتتوکاڵ هەر لەبەر هاوخەمی خۆی بۆ جوتیاران لە ئێستادا هەر بەردەوامە لەسەرەوەی کەوا قڕکەری چیمیایان بۆ ئۆکرێت و وەدابەشیەکە بە بەرامبەر یاخود بە سعرێکی زۆر کەم واروها باقی بڵین ئەخدەشی لەگەڵ بانقێکی کشتتوکاڵیا کردووە بۆ بانقێکی ئیسلامی بەنای بانقی قرتاسەوانەیە کە قرز ئەدا بە جوتیاران و بۆ کەسانی کە ئایانەوێت پرۆژەی کشتتوکاڵی دروست بکەن ئەمانە هەر هەمان ئەم بانقا بەبێ سوو بڵێن بەبێ ئیسیفادا پاریان ئەیاتە تا 100 ملیۆن دینار ئەدا بۆ کەسانی کە ینی لە باری کشتتوکاڵیت ئەگەر جوتیار بە یاگو ئەگەر خاوەن پرۆژەی کشتتوکاڵی بێت ئەمانە هەمیان واروها لە ئەمان کاتیژە ئەخدەشی تری کردووە لەگەڵ کۆمپانیایشی هارون گروپا بۆی کەوا بتوانێت ئەو جوتیارانی کە ئەیانەوێت هەج ئامێرێکی کشتتوکاڵی بێنن بڵین یەکەم گومریجیان لێوە ناگیرێت واروها ئەو کەسان ئەو ئامێرانی کە پێویستی پەڕقەمە لەلایەن وەزارەتی ناوخۆ و بەڕێوەبەرایەتی هاتوچوانەیە پارەی ڕقەمەکەشیان لێناسەنرێت. زۆر سپاس بۆ بەڕێز دووچار خالید جێگیری گشتی بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی سلێمانی زۆر سپاسکار لەبانی ئەمڕۆی کوردستان نیوزدا ئامادە بوو. سپاس بۆ جەلابتان و دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆ ئێوەش.